إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. سورة أعراف هۆکاری ناونرانی بەو ناوەوە. سورەتی عراف بەوەی ئەوەی کەوا لەو سورەتەدا ناوی ئەعراف هاتووە بۆیە بەو ناوەوە ناونراوە کە عرافیش بەرزاییەکە لە نێوان بەهەشت و دۆزەخدا. پێناسەیەکی سورەتەکە. یەکەم، سورەتی عراف سورەتێکی مەککیە چکە لە ئاەتەکانی ژمارە 163 و 170 بێت کە مەدەنین. دووهەم، هەروەها یەکێکە لە سورەتە درێژەکانی قورئانی پیرۆز کە ژمارەی ئاەتەکانی 206 ئاەتە. سێەم، هەروەها زنجیرەی ژمارە 7 لە ڕیزبەندی لە ناو سورەتەکانی قورئانی پیرۆزدا. چوارەم، سورەتی عراف لە دوای سورەتی ساد دابەزیوە. پێنجەم، و یەکێکە لەو سورەتانەی کەوا بە پیتە پچڕ پچڕەکان دەست پێ دەکات. شەشەم، و لە ئاەتی ژمارە 206 کە کۆتا ئاەتی سورەتەکەیە لەو ئاەتانەیە کەوا شوێنی سوجدەبردنە. تەورەکانی ئەم سورەتە. سورەتی عراف کە سورەتێکی مەککیە و کۆمەڵێک لە مەبەست و بنەما گشتیەکان ڕوون دەکاتەوە وەک بنەما گشتیەکانی عەقیدە و بیر و باوەڕ و شەریک و هاوڵ بۆ خوادانان و هەروەها باس لە باوەڕبوون بە زیندووبوونەوە و کێشانی کردەوەکان لە ڕۆژی دوایی دەکات لەگەڵ وەرگرتنەوەی پاداشت بە پێی سەنگی کردەوە کێشراوەکان. و هەروەها ئەم سورەتە بنەما تەشریعیەکانمان بۆ ڕوون دەکاتەوە بەوەی کەوا دانەری شەریعەت تەنها و تەنها خۆی پەروەردگار خۆیەتی، بۆیە حەڕامی کردووە لەسەرمان کەوا دینداریەتی بەلاساییکردنەوە ئەنجام بدەین و خۆمان بپارێزین لەوەی کەوا شوێن ڕاوبۆچوونی بێبەڵگە و بنەما بکەوین.